کاک هیوا وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. بركة بناء إخوة جورا. سڵاواتێکمان بۆ لێ دەتخوا. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. والسلام لديداري فخر كائنات. بەڵێ جان. كان محمود جان دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم. چاوی ڕاستم زۆر سپاس دەکەم. بركة مشروب نبون بمقام فرنسا كأو بيرزيان برامري خوشويسمان پیغمبر صلى الله عليه وسلم سرور ما كزويتي. بەڵێ. بس من لا سوسيال ميديا شوق بوم قد كرد بناوي همو كردستان دەچن دەڵێن ئێمە بەناوی هەموو کورد هاتووین بۆ پشگیری فەڕەنسا. خوا ڕسوایان کە ئینشاءڵڵا بەناوی ئێمە نەهاتوو. خوای گەورە ڕوسیاکی نیا قیامەتیان کە من وەکو کوردێک لێرەوە یعنی بە هیچ شێوەیەک ئەوە نەبەوێنێ خۆیان نەزانم من نەبەر هیچی خۆمیان نازانم. بەڵێ 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 دەست و چاوت خۆش بێ. نەکەنەوە دوسێ زۆڵە کوردن خوای گەورە ڕۆژ دنیا و قیامەتیان کە قوربانی تاکێک نعلەی پێغەمبەرەکەمان بن سەرۆرەکەمان بن خۆشەویستەکەمان بن ئەوەی پێی خۆشە سەر چاومەوەی پێش خۆشنیستەریدا لە بەردووبارە و سێبارە دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. سپاست دەکەم کاک هیوا گیان.